أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. أياما معدودات، فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر، وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين، فمن تطوع خيرا فهو خير له، وأن تصوموا خير لكم إن كنتم تعلمون. شهر رمضان الذي أنزل فيه القرآن، شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان، فمن شهد منكم الشهر فليصم، ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر، يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون. وإذا سألك عبادي عني فإني قريب، وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان، فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. مرحبا مرحبا يا شهر رمضان، مرحبا 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 يا شهر الخير والبركة والإحسان، مرحبا مرحبا مرحبا
يا شهر التهليل والتسبيح والتراويح وتلاوة القرآن مرحبا. فتحت فيك أبواب الجنان وغلقت فيك أبواب النيران وصفدت فيك الشياطين. يا حنان يا منان يا ذا الفضل والكرم والجود والإحسان، ثبت قلوبنا على الإيمان، نرجو عفوك والغفران. اجعلنا ووالدينا من عتقاء شهر رمضان. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد رسول الله صلى الله عليه وسلم. خۆشحاڵم کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە لەگەڵ ئەم ستافە جوانەی کەناڵی ئاسمانی پەیام جارێکتر بە خزمەت بینەرانی خۆشەویست گەیشتینەوە. ئومێدەوارم مانگی ڕەمەزان ببێتە مایەی خێر و خۆشی بۆ وڵاتەکەمان، بۆ سەرجەم مسلمانانی جیهان، بۆ ئەوانەی کە محتاجن بە دوعای خێر خۆی گەورە دەرگای پڕخێر و بەرەکەتی خۆیان لێ بکاتەوە. پێمان خۆش ئەم سەرەتا مبارەکەی ئەم شەوە پیرۆزەی شەوی یەکەمی ڕەمەزان بە کۆمەڵێ دوعا و پاڕانەوە دەست پێ بکەین ئینشاءالله. ربنا إننا آمنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار. ربنا إننا آمنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار. ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم ثبت قلوبنا على دينك. اللهم ثبت قلوبنا على دينك. اللهم ثبت قلوبنا على دينك. ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا. ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا. ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين. يا ربي خواهي جنداوال ليكين لم إوار مباركو لم شو بيروزو لبيش أويك دز بكري بتراوح يا رب العالمين. يا من روي ظلمان لم محراب جوان ويا رب العالمين كينتو داوي لي خوشبون لهموقناها كان ما نكينتو يا رب العالمين. لهموقناه تاوانا كان ما نخوشبا سرفرازي دنيا وآخرة مانكا. يا ربي خواه توفيق من ببو أوكار وبيشو وأركو من دبوناني كالري توايو توبي رازيت يا أرحم الراحمين. سرفراز من كلا دنيا وقيامتا دعا كان من جيرا بك يا رب. لدايك باو كان من خوش با لسرجم إيمان داران ومسلمانان خوش ببا. تراويح و دعاء و ذكر و روجوي أم مانگا پیروزه لطواوي إيمان داران ومسلمانان قبول بك. يا ربي خواه سركوتو من كي بو پیشکش کردنی باشترین برنامه و چاکترین شتێکە بچێتە دڵی هەموو مرۆڤێکی ئەم وڵاتە یا رب. بچێتە هەموو ماڵێک و گۆڕانکاری باش لە هەموو ماڵێکا بکە. بچێتە دڵی هەموو کاربەدەستێک و گۆڕانکاری باش بکە لە دڵیا یا رب العالمین. سەرکەوتومان کە بەوەی کە تۆ ڕازی بکەین یا رب. ڕەزامەندی تۆ بەدەستبێنین إله العالمین. سەرفرازمان کە یا رب العالمین لە دنیا و لە قیامەتە.
یا ڕەبی خوایەکیان داوا لێکەین سەرجەم ئەو مسلمانانەی کە دەستیان هەبوو لەم کارە خێرەیە بە تایبەتی ئەم کەناڵە خۆشەویستەی پەیام و بە تایبەتی تر لەم مانگە مبارەکەی ڕەمەزانە کە هەمووانەی لەم کەناڵەیە کارەکە نەزانن کە گرنگترین و باشترین بەرنامە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە پێشکەشەکرێت. یا ڕەبی خوایە سەرکەوتویان کەیت و سەرفرازیان کەی لە بەڕێوەبەرەوە هەتاوەکو تەواوی کارمەندەکان بە تایبەتی ئەو برا ئازیز و خۆشەویستانەی کە زیاتر لە 2 مانگە سەرقاڵی ئامادەکاری ئەم ستۆدیە جوانن تا مسلمانان چاو دڵیان ڕۆشن بێ بە جوانترین ستۆدیۆ و بە جوانترین پێشوازیەک لە مانگی پیرۆزی ڕەمەزان و بە جوانترین بەرنامەیە کە دڵیان ڕۆشن بکا و ماڵەکانیان ئاوەدان بکات و تەسبیحاتی سەر بەرماڵەکانیان زیاتر و پڕتین و پڕجەوهەرتر بکە یا ڕەب العالەمین. سەرفراز و سەرکەوتومان بکە و تەوفیقمان بە و ئیخلاسمان پێ ببەخشە و وەری بگرە لێمان یا ئەرحەمە الراحمین. اللهم آمین 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 یا مجیب السائلین. دەستخۆش مامۆستایی بەڕێز و خۆشەویست، خۆی گەورە نزاکانی جەنابت و قورآن خوێندنەکەی مامۆستا مەحموود و هەموو ئەو زیکر و تیلاوە و نزایانەی کە لەم مانگە پیرۆزەیە کرێن قبوڵیان بفەرمێ. بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پەیام، بەرنامەی 30 گەوهەرتان پێشکەشەکەین. ئەمەی کە دەیبینین دەستپێکێکی تایبەتە بەم ستۆدیۆیە کە تێیدا بەرنامەی 30 گەوهەرتان پێشکەشەکەین. بەرنامەی 30 گەوهەر بەرنامەیەکی ڕۆژانەی کەناڵی ئاسمانی پەیامە تایبەت بە مانگی ڕەمەزانی پیرۆز کە تێیدا دەستەیەک لە پێشکەشکارانی کەناڵی ئاسمانی پەیام بە چەپکێک بڕگەی جوانەوە ڕۆژانە دێنە خزمەتتان 30 گەوهەر لە گەوهەرەکانی مانگی پیرۆزی ڕەمەزانیان بۆ هەڵبژاردوون. لێرەوە هەر ڕۆژە و گەوهەرێک دەهێنە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست بە میوانداری چەندین کەسایەتی ئاینی و کۆمەڵایەتی و عیرفانی و ئەدەبی و هونەریەوە پێشکەش بە ئێوەی بەڕێز و خۆشەویستیانەکەین. وەک مامۆستای بەڕێز و خۆشەویست فەرمویان بەم ستۆدیۆیەوە هەر لە جەنابی بەڕێوەبەرەوە تا یەکەیەکی کارمەندان بە شێوەیەک لە شێوەکان دەستیان هەبووە لە سازکردنی ئەم ستۆدیۆیە، دەستیان هەبووە لە پرۆگرامکردنی ئەم ستۆدیۆیە بۆ مێدەی بتوانین ئەو تامەزرۆیەی ئێوە هەتان بووە لە مانگی پیرۆزی ڕەمەزان بۆ کەناڵی ئاسمانی پەیام بیشکێنین و لە ئاست ئەو چاوەڕوانیە دوور و درێژە دابین کە ئێوە هەتان بووە تاوەکو بگەنە مانگی پیرۆزی ڕەمەزان و لەگەڵ بەرنامە جوانەکانی کەناڵی ئاسمانی پەیام تینێتی خۆتان بە مانگی پیرۆزی ڕەمەزان بشکێنین. ئێمە لێرەوە لە مانگی پیرۆزی ڕەمەزان لە خزمەت ئێوەی خۆشەویستە بین، هەم ئێوارانی ڕەمەزان هەم شەوانی مانگی پیرۆزی ڕەمەزان هەموویتان بۆ دەڕازێنینەوە بە گەوهەرە قورئانیەکان، بە گەوهەرە ئیمانیەکان، بە نزاکان، بە گەوهەرە کۆمەڵایەتیەکان، بە گەوهەرە عیرفانیەکان، هونەریەکان، هەر هەمووی لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستە بین. ڕۆژانە پێکەوە گفتوگۆ دەکەین بە ئومێدیەوەی کە بتوانین لە مانگی پیرۆزی ڕەمەزان سوود و کەڵکێکی بێوێنە ناوازە لەگەڵ یەکتی بگۆڕینەوە. من لەگەڵ هاوکارانم لێرە لە ستۆدیۆی 30 گەوهەر زیاتر باسی بڕگەکانی ئەم بەرنامەیەتان لەگەڵدا ئەکەین. فەرموو کاک دانیار. دەستخۆش مامۆستاگیان بەناوی خوای بەخشندە و میهرەبان بە خێراتیمی وازانەوە هاوکارانەم دەکەم. دەمەوێت
لەوە دەست پێ بکەین کە بەڕاستی ماوەی چەند مانگێکە هاوکاران زیاتر دەستێ بەرزکەرەوە لە کەناڵی ئاسمانی پێیان هەل لە ئەو هاوکار و برایانەمانەوە کە لە پرزگەون تاوەکو بەڕێوەبەر و هەمویان ماندوونە ناسانە ئامادەکارێکی زۆر باشیان کردو بۆی کە بەرنمەیەکی پڕچێژ و بەرنمەیەکی ڕۆحانی و ئاینی پێشکەش بە بینەرە ئازیز و خۆشەویستەکانمان بکەین. زۆر باشەکە دانیار بەرنامەی سی گەوهەر وەکو ئاماژەم پێکرد دوو بەشە بەشێکی لە ئێوارانی ڕەمەزان پێشکەشەکرێ بەشێکی لە شەوانی مانگی پیرۆزی ڕەمەزان پێشکەشەکرێت تۆ باسی بڕگەی ئێوارانمان بۆ کە بزانین لە کەیەوە دەست پێکات چی لە خۆگرێ مامۆستا عەباس ئینشاءالله بڕگەی ئێوارانمان کاتژمێر 4 دەست پێکات هەڵبەتە یەکەم ڕۆژی ڕەمەزان کاتژمێر 4 بە بڕگەیەک لە قورآانی پیرۆز دەست پێەکەین قورآن خوێنێک بەرنامەکە دەست پێکات دواتر وتاری مامۆستامانە بێ مامۆستایەکی ئاینی کە هەر ڕۆژ و مامۆستایەکی تایبەت دەبێت بە یەکێک لەو گەوهرانی کە خۆت ئاماژەت پێکرد قسە و باز دەکات و وتاری تایبەتی دەبێت هەم گفت و گۆشەکەن لەگەڵ گۆش دەکەین و دواتر لە بەرنمەکەی تریشماندا لە بڕگەکانی دیکەشدا بابەتی دیکەمان ئەبێت بابەتی تۆمارکراومان ئەبێت بابەت و هەندێک هەندێک بابەتمان دەبێت کە لەوانێت هەر بێت بۆ دواتر بینەرەکان هەر بەوە نەوەستاون هەموو شتێک لەم ستۆدیۆیەوە ببەخشین چوونەتە ناو کایەکانی کۆمەڵگاشەوە بێگومان هەنێک بابەتمان هەیە کە تۆمارکراون و دواتر کە بینەر بینی دەزانێت و بابەتانەمان چییە ئێمە جیاوازێکی تریشمان کردو لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بە تایبەت بۆ خانمان کە بینەری بەرنمەکەمان بۆی کە لەم ماگە پیرۆزەدا دوو شێف لە بەرنمەکە و لە ستۆدیۆکەماندا دەبن هەندێک خواردن و هەندێک بابەتمان ئێستش ئامادەیان گفتوگۆیان لەگەڵاکەین دواتر دەچینە لایەن خواردن ئامادە دەکەن بۆی کە زیاتر بابەتێکی فێرکاریش دەبێت بۆ خانمان بۆی کە بزانن ئێواران چی دروست بکەن و چه خۆراکێ چه خواردنێک گرنگە بەلای خەڵکیەوە و لەگەڵیشیدا کە گرنگترین بابەت ئەمەیان بابەتێکی تەندروستیە کە هەموو ئێوارەیەک ئینشاءالله لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا دەمان بێت پزیشکێک بابەتێک باز دەکات بابەتێکی تەندروستی کە زیاتر پێیوەست بە مانگی پیرۆزی ڕەمەزاندا و لەگەڵ یا بۆنە پزیشکەکە باسیەوە دەکات کە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا چۆن بتوانین ئەو کاتانی بە ڕۆژووین سوود بەجەستەمان بگەێنێت و لە هەموو بابەتەکانی دیکەی کە پێیوەستە بە تەندروستیەوە لەگەڵ پزیشکەکەدا باسی دەکەین و دواتر تاوەکو کاتی بەربانگ ئەم گفتوگۆیە بەردەوام دەبێت لەگەڵ شێف و لەگەڵ پزیشکەکەدا شێفە بەڕێزەکانمان پێ بناسیێنی ئەوان لە نزیکەوە هەندێک باسی خواردن و ئەوەی کە ڕۆژانە ئامادەیەکەن زۆر باشە گەرمایکیشان لابێت بەڕێز دیار و کاگنەریمانمان لەگەڵ لەم مانگە پیرۆزی ڕەمەزاندا و هەردووکیان چەندین بڕوانامی تایبەتیان هەیە لە بواری شێف و لە بواری دروستکردنی خواردندا کە هەردووکیان هەموو ڕۆژێک لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا لەگەڵماندا دەبن ئەگەر خۆشیان وتەیەکیان هەبێت قسەمان بۆ بکەن بەناخوای گەورە بەخشندە مێهرەبان من شێف دیارم لەگەڵ هاوپیشەکەم شێف نەریمان ئینشاءڵڵا ماڵەکەتانە ڕازێرینەوە لە کەناڵە جوانەکەی پەیام بەنامی سی گەوهەر لە خواردنی غەربی و شەرقی و هەندێک لە خواردنی تر کە خانمان بتوانن لە ماڵەکانیانە بە شێوەیەکی تەندروست پێشکەشی خانەوادە بەڕێزەکەی خوێنی بکات حتمما لەگەڵ ئامادەکاری خواردنەکەشە ڕێنمایی ئەدەن بە بینەرە بەڕێز و خۆشەویستەکان کە لە بەرنامەمانە چۆن ئەو شیفانە ساز دەکرێت ئێمە ئەکسەی کابرال بە فرێشی دەست پێەکەین خواردنەکانمان بە شێوازێکی جوان و تەندروست وابزانم دکتۆرێکی بەڕێزیشمان لەگەڵا بێ و کاتە تر بە شێوازێکی جوان پێشکەشی ئێوارەیەکیش خواردنێکمان بۆ دروست دەکەن لەگەڵیشدا باسیەکەن کاک دیارکە دروستەکەن چی ئەوەی کە ئەو کەسانش بینەرمان بۆی بتوانن سوودمەند و دواتر بتوانن و خواردنە دروست بکەن بێگومان هەروواکەین ئینشاءڵڵا شتێکین کە جێی ڕەزامەندی هەموو لایەک بێت دەستان خۆش بێت دەست بۆش کاک یەکێکە لە پێشکەشارە دیارەکانی ستۆدیۆی بەرنامەی سی گەوهەر بەخێر بن کاک بەس ئەرێ من پێشکاگیە من کەم ڕاستە سرم لەو سپیترە بەس ئەناسایی قیچیەکە تازە هاتووینەتە لای ڕاست بەناوی خوای گەورە و میرەبان سەرەتا لە ناخی دڵمەوە مێ بڵێم سپاس بۆ خوای گەورە کە تەمەنی پێبەخشین هەڵبەت ئەگەر ئیشەڵا تا سبەینەوە یان بە درێژایی ڕەمەزان تەمەنمان هەبێ جارێکی تر بە مانگی پیرۆزی ڕەمەزان گەشتینەوە لێرەوە پڕبەدڵ پیرۆزبایی لە خۆمان و تەواوی ڕۆژوانان و مسلمانانی گیان و وەروە کۆمەڵگای کوردەواری خۆمانەکەین یاخوا مانگی خێر و بەرەکەت و دابارینی ڕەحمەت و مانگی پیرۆزی قورئان لە هەموو لایەک پیرۆز بێ ئیشەڵڵا دەرفەتێک بێ بۆمان
کەمێک دڵ و دەروونمان ئارامکەینەوە لەو جەنجاڵی و ژاوەژاوەی تەکنۆلۆژیا و وایر و گرمەگرمی ئۆتۆمۆبیل و جەنجاڵی شەقامەکان خواردنیش بە دڵنیایەوە بگەڕێنەوە ناو سەر لایەنە ڕۆحیەکە و کەمێک خەجڵ بینەوە بە ڕۆحمانە کەمێک خەجڵ بینەوە بە بابەتی عیبادەت ئیشەڵڵا وەک هاوکارانیشم ئاماژەیان پێکرد ستۆدیۆی سیگەوهەر کە تایبەتە بێت بە مانگی پیرۆزی ڕەمەزان هاوڕێیانمان لە سەرەتا لە دوای نوێژی عەسرەوە ئیشەڵڵا لە ستۆدیۆ لە خزمەتان نابن و بەرگەکەی ئێمە پێم وابێ شەوانە بێت لەوێش ناوبڕێکی لێ وەرگرم کاک شوان کاک مەحموود شتێکمان پێ بڵێ و پێم وابێ جەنابتان ئیلتیزاماتێکتان هەیە بەجێمان دێڵ بەڵێ تەراویحتان هەیە تەراویحیش ئیلتیزاماتە. سڵاو ڕێز و خۆشەویستی عەرزی تەواوی بینەران و بیسەران و خۆشەویستانم ئەەکەم لە هەموو شوێنێکی ئەم دنیاە هیوادارم خوای پەروەردگار تاعات و عیبادەت و پەرستشی ئەم مانگە پیرۆزە لە ئێمەش و لە ئێوەش قبوڵ بفەرمێت و ئینشاءڵڵا بە هەکبەی پڕ و بە پڕ لە خێر و چاکە و ئیحسان و تەقوا و تەراویح بگەڕێنەوە بارەگای خۆی. سپاس و پێزانینم بۆ مستافە بەڕێزە هەیە بۆ ئێوە یەک بە یەکتان هیوای لەرساگی و سەلامەتان بۆ خوازم. سپاس خی گەورە لێتان وەرگێ. بەڵێ کاکشوان دەگەڕێمەوە لای جەنابتان. شڵا عمر باخی بێ ماوەستا عەباس شەوانی مانگی پیرۆزی ڕەمەزان بۆی بینەرانیش ئاگادار بن لە ستۆدیۆی سیگەوهەر لە کاتژمێر 11 شەو دیارە ئەبێ ئێمە ڕەچاویەوە بکەین بەشێکی زۆر لە هاونیشتیمانیان و مسلمانان التیزاماتی نوێژی تەراویحی وایان هەیەوە بەدەر لە بابەتە فەرزەکانی تریش بۆیە لە کاتژمێر 11 شەو بە دوو بڕگەی جیاواز لەگەڵ میوانەکانمان ینی دوای ئەوەی کە لە بانگی مەغریب ئەفەرمێدا ئەبڕین لە بینەرە ئێمە وەکو ستۆدیۆکە ستۆدیۆ دابڕێت لە سەعات 11 دێنەوە خزمەت 11 شەو بەڵێ بڕگەکانی شەوان زیاتر دیارە شەو خەڵوەتگایەکە بۆ بابەتی عیرفانی و ڕۆحی و وەروەها کۆمەڵێک باسکردنی ئامۆژگاری و بە دیوە کۆمەڵایەتیەکەی و دیوە عیرفانەکەی ڕەنگە بینەرانیش و مسلمانانیش پێویستیەکیان بەوە هەبێکە لە فەلسەفەی ڕۆژوو وەروەها ئەو چێژانەی لە عیبادەتا هەیە و هەروەها ئەو حاڵەتە ڕۆحی لە پشتەوەی عیبادەتکردن هەیە لە دیدگای شارەزایان و عاریفان و ئوستادانی گران قەدر و وەروەها دەنگخۆشانەوە دیوێکی تری بابەتی عیبادەت و مانگی پیرۆزی ڕەمەزان و ستۆدیۆی سیگەوەریان پێشکەشەکەین ئینشاڵڵا. دەستان خۆش بێ. پێم وابێ کاک هێمن پێنجوێنی کاک هێمن بەخێراتنتانەکەین. بەناوی خوای گەورە و میهرەبان سپاس دەکەم کاک عەبازیان ئێوەش حتمەن بەشێکن لە ستۆدیۆی سیگەوەر بەخێراتنی مانگی پیرۆزی ڕەمەزانەکەم ئینشاءڵڵا ببێتە خێر و بەرەکەت و دابارێتە سەر سفرە و خوانی هەموو ماڵێکی کورد و کوردەواری بە خێر و خۆشی بێت و بە خێر و خۆشی جێمان بێڵێ ئینشاءڵڵا. زۆر باشە کاک هێمن چیتان لە هەکبەیە بۆ ئەوەی کە ئەو شەوانی جەنابتان ئامادەییتان هەیە؟ بەڵێ کاک عەبازیان ئێمە بەرنامێکی تایبەتمانەیە لەسەر هونەری ئیسلامی و مەداحی و کۆمەڵێک سرودی ناوازە کە کۆمەڵێ میوان داوەتەکەین میوانداریەکەین کە میوانەکانمان هەمویان میوانی تایبەت و میوانی نوخبەن کە ئەتوانین دڵی بینەرانی خۆشەویستی کەناڵی جوانەکەی پەیامی پێخۆش بکەین و ئینشاءڵڵا بتوانین لە شەوانی مانگی ڕەمەزاندا کارێک بکەین کە بە سرود و بە میواندارەی ئەو کەسانی کە بانگیانەکەین ڕۆح و دڵ و دەرونی بینەرەکانمان خۆش بکەین و پڕێکینەوە لە نور و خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم. سەرەتایەک لە ناساندنی ئەو میوانانەی کە جەنابتان دەیانهێنە ستۆدیۆ بەڵێ بۆ مناجات و هونەری ئیسلامی چێن لەکوێوە دێن؟ میوانەکانمان لە هەر چوار پارچەی کوردستانەوە داوەتەکەین لە کوردستانی ڕۆژهەڵات، کوردستانی ڕۆژئاوا، کوردستانی باشوور تا بۆمان بکرێ ئەو کەسانەمان میوانداری کردووە کە بەڕاستی پڕن لە دەنگ و سەدا و عیشقی پێغەمبەر و بمان بنەوە بە بەو لایەنە ڕۆحیە لە سوچێکی تەکیەکەی پەیامە وامان لێ بکەن بە حاڵمان نابێنن بەڕاستی. جارێکی تر هونەر لە شاشەی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی سیگەوهەرەوە ئەمە بە بینەران ئاشناکەنەوە. زۆر خۆشە کە جارێکی تر لە کەناڵە جوانەکەی پەیامەوە بە شێوازێکی زۆر جوان سرودی ئاینی هونەری ئیسلامی بەرگێکی نوێیەکەینەوە بە بەریا و پێشکەشی بینەرانی خۆمانیەکەین. ئەکرێ داوات لێ بکەین کە شتێک بۆ پێشوازی مانگی ڕەمەزان سپاس دەکەین. سەرچاو
رملتنا يا إلهي رملتنا يا إلهي بعلاجي دردك شافيا بارين رحمة رباها سردك سيري أتواري بخيري خوامك مني مرو هي حكيمي درد داران بيتورو لها دكام هر دمي پشت هلكام من رو لدنياي خوابينم عندما نوزيت الآتاجي ريت هردكام أي نقاهي مرحمتت روناكي روي زردي من شان بروم هردي موا مروا لقبلات وردكان بنەرە بە ڕێزەکان دیسان ئەوەتان وە بیر دێنمەوە یعنی ئەوەی کەی بینن ژمارەیەک یا ستافێک لە کارمەندان ئێستا لە پشت کامێراکانمانەوە لە کامێرەمان لە دەرهێنەرە بە ڕێزەکان لە کۆنتترۆل بە هەموو بەشەکانیەوە لە تەکنیکار و دیکۆر و هەموو بە ڕێزانەی کە ئامادەکاری پرۆگرامینەکەن ئامادەییان هەیە ئەوان هەم پیرۆزباییان هەیە و هەم کۆڵێک ماندوو بوون تا بتوانن ئێوە سوودمەندی گەوهرەکانی ئەم بەرنامەیە بن. مامۆستای بەڕێز مامۆستا فاتح ئەمە لە جەنابەت بپرسین ینی هەمیشە تەکید لەوەکەینەوە گرنگە لە چاوەڕوانی هاتنی مانگی ڕەمەزان ئەمە بە دەرفەت بزانین ئەم هەلەی کە خوا پێی بەخشیوین. پرسیارەکەی من ئەوەیە چۆن سوود لەم هەلە وەرگرین چۆن بە دەرفەتی بزانین خۆ لە دەستی نەدەین. مامۆستا عەباسیمە هەموومان بەڕاستی بە ڕۆژووە بین ڕۆژووە گرین خەڵکی هەمووی لە مانگی ڕەمەزانە حورمەت لەم مانگاگرێت بەس چۆن ئیشێکی نەوعی بکەین چۆن ڕۆژوویەکی نەوعی بگرین. من حەزەکەم بە سەرهاتێکی حوزەیفەی کوڕی یەمان کە سەحابەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەککە موسڵمانە بێت. کافرەکانی قوڕەیش ڕێی لێگرن دەڵێن ئێمە نایڵین تۆ بچی بۆ مەدینە لە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەویشەڵێ بەچی وازم لێرن ئاخر ئەم کێشیان زۆر خسۆتە بەردەم زۆر موسڵمان کە نەچێ بۆ مەدینە تا موسڵمانەکان بەهێز نەبن تا ئەو دەوڵەتی پێغەمبەر دروستیەکە بە قوت نەبێ. لێرە شتێکی زۆر سیر هەیە شتێکی زۆر بەدیقەت هەیە کە سیرەت نووسان باسییان کردووە ئەڵێ ئەخلاقێکی زۆر بەرز لە ناو موسڵمانانە بەدی کراوە. ئەوەی هەدەفی ئێمەیە بە تایبەتی من لە بەرنامەکەی خۆمان لە ناو ئەم ستافە جوانی جەنابتاناوە بەرنامەکەی پەیامە ئەمەوێت کێشەی خێزان باسی خێزان چۆن خێزانەکان جارێتە تۆکمە بنەوە چۆن کۆبینەوە بەیەکەوە چۆن هەر کەسەی لە جوغزێکی ماڵەکەیە دانەنیشێ و یعنی بۆ خۆی خەریکی مۆبایلەکەی بێ و چۆن بتوانین هەڵوێستەیە دروستکەین لەسەرەوەی چۆن خێزان جارێتر کۆبێتەوە. جا ئەم ئەخلاقە جوانەی حوزەیفەی کوڕی یەمانەکەم بە دەستپێکی ئەم بەرنامە جوانی جەنابتان کە چۆن ئەخلاق بگەڕێتەوە ناومان. ینی ئیسلامەتی ئێمە هەر بریتی نەبێت لەوەی کە ڕۆژووە گرین هەر بریتی بێت لەوەی نوێژەکەین شعارەکان جێبەجێەکەین بریتی بێت لەم ناوڕۆکە قورسەی کە ئیسلام داوای لێکردوین لەم دەست نوێژە قورسەی کە زۆر ناتوانین هەڵی بگرین ناتوانین پایەکانی بپارێزین. ئەوی شەوەیە کە فەرمی حوزەیفە کە ڕۆژ بۆ مەککە بۆ مەدینە قوڕیشیەکان کافرەکان ڕێیان لێگرتیان نابێ بڕۆیت
وتی بەچی وازم لێنن وتیان بە مەرجێک وازل لێهێنین کە تۆ ئێمە شەڕمان بوو جەنگمان بوو لەگەڵ محەممەدا تۆ بەشداری جەنگەکان نەکەیت وتی وعد بێت من بەشداری جەنگەکان ناکەم ڕۆژتە مەدینە و دیارە خەبەرەکەی بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆژی غەزای بەدر جەنگی بەدر سەحابە هەمووی ڕۆشتن بۆ غەزاکە و لە جەنگی بەدرا بەشدار بوون پێغەمبەر صلی الله علیه وسلم لای کردەوە لە ناو جەنگا سێرکە حوزەیفە لێبێ چۆ بۆ غەزا فەرمووی حوزەیفە و تۆ چیەکەی لێرە وتی یا ڕەسوڵ الله ژمارەمان کەمە و مسلمانەکان ئاوا و ئەو بیانوانی کە زۆر جارێ خۆمان دروستیەکەین بەڵێ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی آخر 300 ما صعبة تصوري كيف 300 صحابة يا 11 صحابة يان چوارده هاتون بچکی هی کم خویان بۆ شەڕ حاضر نەکردووە بۆ جەنگێک کە قوڕیش ڕۆژە لە ڕۆژان ڕەحمی بەمان نەکردووە سم لا کاتۆ لەم کاتەیە ئەمە قائیدە ئەمە سەرکردەیەکە ئەڵێ حوزەیفە تۆ بگەڕێرەوە بۆ مەدینە تۆ نابێ شەڕ لەگەڵ قوڕیشا بکەی تۆ وەفی بوعدك وفات هەبێ بەو وعدەی داوتە بە قوڕیشەکان تەنانەت بەرامبەر بە واجبێکیش بەرامبەر بە کارێکی خێریش کارێکی یعنی لە جەنگێکی مەسیری کە 1000 کافر هاتۆتە بەرامبەریان پێغەمبەر فەرمووی بگەڕێرەوە بۆ مەدینە مەبەسم لێرە ئەوەیە سەرکەوتنی بەدر لێرا سەحابەکان بینیان کە ئەو ئەخلاقە جوانە لە پێغەمبەرە بینن و لە حوزەیفەیش بینن کە بەگوێی پێغەمبەرەکە یەکسەر گەڕێتەوە بۆ مەدینە ئێمە چۆن بتوانین ئەم کۆمەلگامان بەڕاستی خۆمان خاوەنی ئەم هەڵوێستە ئەخلاقی بەرزانە بین ئەم ئەخلاقە ئینسانیانە بەڕاستی دروستمان نکاتەوە هیوادارم ئینشاڵڵا ئێمە لە مانگی ڕەمەزانە بە تایبەتی ئەو بابەتانەی کە من ئامادەم کردووە بابەتەکانی خێزانە چۆن دایک و باوک جێی خۆی بگرێتەوە چۆن پەروەردەی خێزانی دروست بێتەوە چۆن حورمەت بۆ خێزان بگەڕێنینەوە ئینشاءڵڵا لەم سافە جوانەیە ئێمە هەر بە دەستپێکی بەرنامەکان ئێمە بەربانگەکەینەوە نەکەر بەنان خواردنیێوارە لە خزمەتی دەستان خۆش بێ بێگومانە بێ بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان چاوەڕێ بن کە سی گەوهری دانسقل لەم ستۆدیۆیە هەیە پێشکەشتانیەکەین ڕۆژانە گەوهرێک دەهێنینە خزمەتتان و زۆر بەقوڵی و بەفراوانی لە هەموو کایەکانی ژیانەوە لێ دوێن و قسە و باسی لەبارەوەکەین پێشتان ڕاگەێنم کە کاک پەیوەند عومەر یەکێک لە پێشکەشکارە دیارەکانی کەناڵی ئاسمانی پەیام ئەویش ئامادەییە بێ لەم ستۆدیۆیەوە لە خزمەتتان ئابێ و جەنابیشیان بەشێکە بن لە پێشکەشکارانی ستۆدیۆی سی گەوهری مانگی پیرۆزی ڕەمەزان لە کەناڵی ئاسمانی پەیام ئێوەش لە کۆتایی بەرنامەکە بەرەبەرە وانزیکە بینەوە شتێکی تر بڵێن کاکشوان وەڵڵا ماوە ساباس مافریای تراویحەکەکەوین ئینشاءڵڵا کەوێ دەستیان وولایەک خۆش بێ ئینشاءڵڵا خوای گەورە تەمەنمان پێ ببەخشێەوە تەوفیق و پشتیوانمان بێ بتوانین ئەوەی پێمانە پێش هەموو شتێک خوای گەورە لێمان ڕازی بێ و ئینشاءڵڵا پەیامێکیش بێ خێزانەکان بەڕاستی تااقەتیان هەبێ بە دیار شاشەکانەوە دانیشن ئەگەر ئێمە خۆمان لەسەر شاشەکان بچینەوە ناو پشتەوەی شاشەکان و سەری شاشەکان کە نەبینیت بەداخەوە زۆر شتەیە بەڕاستی تااقەتت نییە سەری شاشەکوی ئەوەندەی لایانی خراپە باتە ناو خێزانەوە ڕەنگەوە دەسوودی نەبێ هیوادارین خوای گەورە ئەو لوتفە بە ئێمە ببەخشێ بتوانین بەشێکی کەمیش بین بەشێکی باش بین بۆ خێزانی کوردی شاس کاک دانیار وتەیەک ئینشاءڵڵا خوای گەورە یارمەتی دەرمان بێت وە هیداەتی زیاترماندا لە مانگە پیرۆزەدا بتوانین ئەو بابەتانی کە گرنگترین بەلای خەڵکی و بینەری باشیانەی وە سوود بە کۆمەلگا دەگەن وەک ئەوسەفاتێکی ژاماژەی پێکرد بە تایبەتی خێزانێکی لەو کێشە زۆرانی کە لێسەدا هەیە خێزانە ئینشاءڵڵا ئەو سی گەوهرەی کە دامانناوە هەر ئێوارەیەک و یاخود هەر شەوێک دوای کاتژمێر 11 شەو پێشکەش بە بینەرە ئازیزەکانیمان دەکەین کە لە خزمەت کۆمەلگا و لە خزمەت خێزاندا بێت ئینشاءڵڵا زۆر سپاس بۆ هەمووتان سپاس بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان لەگەڵمان بن سبەینێ کاتژمێر 4 ئێوارە بە یەکەم گەوهری مانگی پیرۆزی ڕەمەزانەوە دێینەوە خزمەتتان تاوکاتە بە خوای گەورە و میهرەبانتان ئەسپێرین هەر شاد بن
أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين